لە تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT سڵاوی محەمەنووریتان لێبێ. لە ڕووماڵی ئەمڕۆماندا دوو تەوەری جیاواز. تەوەری یەکەمیان لەبارەی دانپێنانی پەرلەمانی کوردستان بە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوا کانتۆنەکانی ڕۆژئاوا. کورد و هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان چی پێدەکرێت بۆ کۆبانی؟ ئایا تەنها بەلاغێک دەرکردن لە پەرلەمان و دانپێنانێکی پەرلەمانی بەسە بۆ ئەوەی هاوڕیزی و هاوخەباتی و هاوگوتاری بدۆزینەوە لە نێو گەلی کووردا لە هەر ناوچۆ هەر شوێنێک بن؟ پەرلەمان دەتوانێت چ هەنگاوێک بنێ؟ ئەو پرۆژەیە ئەو یاداشتەی کە لە نۆ خاڵ پێکهاتووە یەکێک لە خاڵەکانی هاوکاری دارایی و کۆبانی بکرێ و هەوڵ بدرێ فشار بخرێتە سەر وڵاتی تورکیا تا دەواازەیەک بکاتەوە بۆ ئەوەی بەهانەی کۆبانیەوە بچین، چەندە لەسەر ئەرزی واقع جێبەجێ دەکرێت، یاخود ئەمە تەنها دروشم و قسەیە و ناتوانرێت لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکرێت، هەم لەبەرەوەی کوردستان لە حاڵەتێکی خراپی دارایی خۆیدایەتی و هەمیش پەرلەمان ئەتوانێت ئەو هێزە بێت کە فشار بخاتە سەر وڵاتێکی وەکو تورکیا تا دەواازەیە بکاتەوە بۆ ئەوەی بەهانەی کۆبانیەوە بچین، لە کاتێکە بەشێک لە چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن کە تورکیا بە شێوەیەک لە شێوەکان لە خیتابی شاراوەیدا دەیەوێت کۆبانی بکەوێت. بۆ قسەکردن لەسەر ئەم مەسەلانە لە دووهۆکەوە میوانداری دڵشا شعبان ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و لە هەولێرەوە قادر ڕزگەی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. سوپاستانەکەین. سەرەتا کا قادر چیتان پێشکەش کرد بە کۆبانی و بەگەلی کورد لە ڕۆژئاوا؟ پەرلەمان چی پێشکەشکردن؟ زۆر سوپاس. پەرلەمانی کوردستان لە دوای دوو ڕۆژ لە وتوێژی پەرلەمانتاران لەسەر لە دوای گەڕانەوەی شاندی پەرلەمانی کوردستان لەو سەردانەی کە ئەنجامیاندا بۆ ڕۆژاوای کوردستان و تایبەت بوو بە کۆبانێ، پەرلەمانی کوردستان دوو ڕۆژ وتوێژی کرد لەوەی کە بتوانێت لەسەر پرسی ڕۆژاوای کوردستان و مەترسیەکانی سەرکۆبانێ ئەنجامی وتوێژەکە بە خۆشحاڵیەوە ئەوە بوو کە پەرلەمانی کوردستان بە دەتوانم بڵێم بە کۆی دەنگ یان بە زۆرینەی دەنگ بە کۆی دەنگی سەرجەم فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بڕیاریدا بەوەی کە پاڵپشتی و پشتیوانی ئیرادەی خەڵکی ڕۆژاوای کوردستان بکات و لە هەر جۆرە خۆبەرەوە برنەکدا بن. ئەمەش بەو مانایە دێکە ئێمە دانمان ناوە بە کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان کامە ئەم دانانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان مولزەم دەکەین لە دوای بڕینی ڕێکارە یاساییەکانی ئەم بڕیارە لەوەی کابێ بە فەرمی مامەڵە لەگەڵ ئیدارەی خۆجێیی و کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان کە ئەمە خاڵێکیان بوو و خاڵێکی کەشیان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕائەسپێرین و یا مولزەمی دەکەین بەوەی کە هاریکاری و یارمەتی پێشکێشی ڕۆژئاوای کوردستان بکە، چی هاریکاری مرۆیی و چی هاریکاری سەربازی یا هەر جۆرە هاریکاریەک کە پێویست بێ. ڕاستە لە ئێستادا هەرێمی کوردستان لە قەیرانی ئابووری و داراییدایە و لە جەنگدایە. تواناکانی هەرێمی کوردستان جگە لە ڕووە دارایی و ئابووریەکە کە ئاماژەم پێدا لە ڕووی سەربازیشەوە ئێمە لە هەرێمی کوردستان تواناکانمان سنووردارن. خەڵکی کوردستان دەزانێت کە هەرێمی کوردستان لە دوای جەنگی لەگەڵ داعش کۆمەکی سەربازی پێشکەش دەکرێت، بەڵام ئەومە بەو مانایە نییە کە هەرێمی کوردستان دام و دەستگاکانی فەرمی لە هەرێمی کوردستان و سەرکردایەتی هێزە سیاسیەکان نەتوانن هاریکاری و کۆمەک بە براکانیان کە زۆر باشە کاقادر، زۆر باشە مەترسی جینۆساید و قڕکردنیان زۆر باشە. دەچینە لای سەیدا دڵشا شعبان ئەندامی پەرلەمان لەسەر فراکسیۆنی زەرد لە پەرلەمانی کوردستان. سەیدا پەرلەمانی کوردستان ئەو حەجمە ئەو قووەتە ئەو هێزە معنەویە گەورەی هەیە کە ئەو خاڵانەی دەرکردووە لە بەرامبەر یەکەمیان دانپێنان بە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان، مەسەلەی هاوکاریکردن، مەسەلە فشار خستنە سەر تورکیا. پێ دوایە پەرلەمانی کوردستان ئەو حەجمە گەورەی هەیە ئەتوانی ئەمانە جێبەجێکە، یاخود ئەمە تەنها قسێشی معنەویە و پاڵپشتێکی معنەویە زیاتر لەوەی کە پاڵپشتێکی واقعی بێ؟
بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ بینەرانی ئێوەی بەڕێز ئەم دوو بڕیارەی کە پەرلەمانی هەرێمی کوردستان دەریکردی بە ئەوەی کە تایبەتە بە ڕۆژئاوای کوردستان لە سووریا دوو بڕیاری زۆر گرنگن هەرچەندە متأخرن و لە ڕۆی واقعیش و لەسەر ئەرزی واقعیش ئەم بڕیارانە پێش ئێستا کاری بوو کراوە و لە واقعدا جێبەجێش کراون بەڵام وەکو هەنگاوێکی زۆر باشە و زۆر معنەویشە بەڵام دەمەوێت شتێک ڕاست بکەمەوە کە لە زۆر میدیاکان باسی ئەوە کراوە کە ئەم پەرلەمانی کوردستان اعترافی فەرمی بە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانی کراوە ئەگەر بێ و بڕیاری یەکەمی باش بخوێنن کە جەنابیش ئیشارەتی پێدا کە ئەو مستەڵەحەی کە پاڵپشتی لە ئیرادەی گەلی ڕۆژئاوا دەکرێت ئیرادەی گەل لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسی لە ڕێگەی سندوقی هەڵبژاردنەوە دێت نەک لە ڕێگەی لایەنێکی سیاسیەوە دێت جا لەبەرەوە ئەم بڕیارە یەکەمە کە پاڵپشتیە نەک ئاعترافکردنە بە ئیرادەی گەلی ڕۆژئاوا ئەمە بۆ مەرحەلەی دووەمە بە قەنەعەتی من هەرچەندە من دوێنێ لە پەرلەمانیش نەبووم بەڵام ئەمە بۆ مەرحەلەی دووەمە بۆ مەرحەلەی پاش ڕزگاربوونی ڕۆژئاوای کوردستان لە تیرۆریستانی داعش و ڕەنگە مەرحەلەی دوای قۆناغی بەشار ئەسەدیش بێ سەیدا دڵشاد یەکێک لەو خاڵانی کە باس کراوە ئەم کانتۆنانە سێ کانتۆنن و جەنابیشت ئاماژەت بەوەدا کە تا ئێستا ئیرادەیەکی گەلی ڕاستەقینە لەوێ دانی نەناوەتا پرۆسەیەکی دیموکراسی ئەم سەرپەرشتیار سەرۆک بەرپرسەکانی ئەم کانتۆنانەی دانەناوە مەبەست ئەوەیە یعنی ئێوە دانتان نەناوە بە کانتۆنەکان ئەو سێ کانتۆنە جیاوازە بەڵکو دانتان ناوە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوا هەر شتێ بڕیار بدا ئێوە دان بەوە دادەنێن نەک ئێستا باز لەوە بکرێت کە دانتان بە کانتۆنەکان داناوە ئەومان بۆ ڕوونکەیتەوە بەڵێ بتەکیت ئەوەیە ئێمە پاڵپشتی لە ئیرادەی گەلی ڕۆژئاوای کوردستان دەکەین چونکە ئەگەر لەلایەن لە ڕووی یاساییشەوە سەیری بکەیت لە مادەی ١٠ دستوری عێراقیدا باسی دەسەڵاتە حەسریەکانی حکوومەت عێراقیان کردووە کە بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان تا ئێستا بە حکمی واقع جزئێکە لە دەوڵەتێکی فدرالی عێراقی کە تێدا سیاسەتی ڕسمکردنی سیاسەتی دیبلۆماسی و هەروە نوێنەراتی دیبلۆماسی لە دەسەڵاتە حەسریەکانی بەغدادایە بێژگەلەوە لە مادەی 121 دستوری عێراقیش داهاتووە کە تەنیا هەرێمی کوردستان لە ڕێگەی بەعساتی دیبلۆماسی دەتوانێت پەیادەی کار و چاڵاکیەکانی خۆی ڕەوشەنبیری و کۆمەڵایەتی لەبەر ئەوە اعترافکردن بە کانتۆنەکان بە شێوەیەکی ڕەسمی و یاسایی لەلایەن هەرێمی کوردستانەوە شتێکی زەحمەتە زۆر باشە یەینەوە سەرم خاڵە دیارە خلافی نێوان پارتی و پەیەگە ئێستاش هەر بەردەوامە لە دوایان بڕیارە یەمەوە سەر و خاڵە بۆیە جەنابەت وەڵام بیتەوە کا قادر تەنانەت لە ڕوونکردنەوەکاندا بە زمانی عەرەبی شتێک نووسراوە ئەندام پەرلەمانێک شتێک گەڵێ ئەوەی کە لە بەلاغی کۆتایی لە سایتی پەرلەمانی کوردستانە بڵاوکراوەتەوە شتێکی ترە دانپێنان بە کانتۆنەکان لەلایەک لە لای فراکسیۆنی ئێوە باز دەکرێت لەلایەک باز لەوە دەکرێت دانپێنانە بە ئیرادەی گەلی کول لە ڕۆژئاوا تکایە بۆ خەڵکی ڕوونکەنەوە دانتان ناوە بە سێ کانتۆنەکە یاخود تەنها دانپێنان بە ئیرادەی گەلی کول لە ڕۆژئاوا یعنی هەر یەکەتان شتێک گەڵێن خۆی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان و لە باشووری کوردستان و لە هەموو پارچەکانی کوردستان خاوەنی ئیرادەیە و ئێمە ئاواتەخوازین و چاوەڕێین کە دۆخی جەنگ لە ڕۆژئاوای کوردستان لە دوای ڕزگارکردنی بز بە بستی خاکی پیرۆزی ڕۆژئاوای کوردستان بە کۆتا بێ بۆ ئەوەی کە هاونیشتیمانیانی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان بتوانن بە پرۆسەیەکی دیموکراسی و شەرعی هەڵبژاردندا تێپەڕن خۆیان نوێنەرەکانی خۆیان و دەسەڵاتە دامەزراوی جۆرا و جۆر تەشکیلکەن بەڵام ئەوەی کە پەرلەمانی کوردستان بە پەسەندی کرد ئەمەی کە کاک دڵشاد ئیشارەی پێدا ئێمە پاڵپشتی لە ئیرادەی گەلی ڕۆژئاوای کوردستان دەکەین و لە هەمان کاتدا وتراوە لە هەر شێوازێکی خۆ بەڕێوەبردن دابێ
ئەنی شکە کانتۆن بێ یا هەیکەلە ئیداریەکەی ڕۆژئاوای کوردستان لە ئێستادا کە کانتۆنەکانن هەیکەلی ئیداریە بگۆڕێ. زۆر باشە کاقادر سێ کانتۆن هەیە لە ڕۆژئاوا. ئێوە دانتان ناوە بە شتێکە بە جوملەیەکە لە سایتی ڕسمی پەرلەمانی کوردستان لە بەلاغی کۆتایی ئەم کۆبوونەوەی ئەمە ئاماژەی پێدراوە دانپێنان بە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەخاڵ نەوتراوە دانپێنان بە کانتۆنە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان. بەڵام ئەندام پەرلەمانێک لە فراکسیۆنەکەی جەنابەت باس لەوەکە کە دان بە هەوڵ و کۆشش و بە پاڵپشتێکی گەورە دانماننا بە کانتۆنەکانە. ئەمە ڕوونکەرەوە ئەوەی پەرلەمان ڕاستیان ئێوە ڕاستەکەن. خۆی ئەوەی پەرلەمان تعبیرەکەی وایە واش لێکدانەوەی بۆ دەکرێت واش تەفسیر دەکرێت. ئێمە لەو بڕگەی کە لە بڕگەی یەکەمی بڕیارەکە بەناوهێنان نەمانوە دان دەنین بە کانتۆنەکانی ڕۆژئاوا، ینی دان دەنین بە کانتۆنەکانی ڕۆژئاوا. بۆ لەبەرەوە لە ئێستادا سێ کانتۆن لە ڕۆژئاوای کوردستان بوونیان هەیە و هێزە سیاسیەکانی ئەوێ بە تایبەتی پێدا و یا ڕۆژئاوای کوردستان خەڵکی ڕۆژئاوای کوردستان نوێنەرەکانیان تاکو ئێستا هیچ داواکاریەکیان ئاراستەی پەرلەمان و دام و دەستگاکانی دیکە لە هەرێمی کوردستان هیچ داواکاریەکیان ئاراستان نەکردووە بۆی ئەوان بڵێن بە فەرمی داوا لە هەرێمی کوردستان بکەن کە دان ئەبنێن بە کانتۆنەکان ئیجازە بدە جواب بدەوە. بەڵام خۆی کە لەو بڕگەیەدا کە دەوترێت پاڵپشتی لە ئیرادەی گەلی ڕۆژئاوای کوردستان لە هەر شێوازێکی خۆبەڕێوەبردندا بن. ئێستا ئەوان لە هەر شێوازێکی خۆبەڕێوەبردنە ئێستاوان لە سێ کانتۆنی جیاوازن. باش سێ کانتۆن دانانە بە سێ کانتۆنی جیاوازدا ڕاستە ناوی کانتۆنەکان کاک دڵشاد ئێوە دەڵێن کاقادر زۆر باشە. بەڵام ئەگەر سبەی ئەوان هەرێن باش گەیشت پەیامەکە و گەیشت زۆر باشە. کاک دڵشاد ئێوە دەڵێن ئێمە ئەو کاتە ینی مەرحەلەی دووەم دانپێنان بە کانتۆنەکان لەو کاتەیە کە گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان بڕیاری خۆی بداواتە پرۆسەی دیموکراسی کەواتە ئێوە لاتان وایە ئەم کانتۆنانە بە شێوەیەک لە شێوەکان هەڵتۆقیون دروست کراون نەک ئیرادەی ڕاستەقینەی خەڵکی کوردی ڕۆژئاوای کوردستانی گەورە بن. ئەگە بەڕاستی بڵێن ئیرادەی ئەوان نییە ئەم کانتۆنانە. بەڵێ بزەبت ئەو هەیە دەمەوێ وەکو تەعقیبێک لەسەر قسەکانی برای بەڕێزم کا قادر ئەم دەقی ئەم بڕیارە لە ساڵی 2012ەوە کە لەو کاتە بەڕێ سەرروکی هەرێم کە بانگی هەموو لایەنە سیاسیەکانی کورد لە ڕۆژئاوا کرد لە هەولێری پایتەخت و لەگەڵیان دانیشت جەنابیان ئاماژەی بەوەداوە بە لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوا هەر هەمویان گوتیان ئێمە لەگەڵ ئێوەین لەگەڵ هەر جۆرە شێوازێکی خۆبەڕێوەبردن لەگەڵ ڕۆژئاوا کە بتان کە ئەم جۆری بەڕێوەبردنە لا مەرکەزیەت بێ ئەقلیمێکی سەربەخۆ بێ حتا ئەگەر دەوڵەتیش بێ یانیش ئەگەر لەگەڵ حکوومەتی ئێستا بەخۆتان ڕێک بکەن بەڵام هەر هەمووتان پێکەوە ئەم بڕیارە بدەن یعنی بڕیارێکی یەکلایەنانە نەبێ. ئەمەی کە ئێستا لە ڕۆژئاوادا بەدی دەکرێت حکوومەتێکە تەنیا لەلایەن لایەنێکی سیاسیەوە بەڕێوە دەبرێت و زۆر لایەنی سیاسیش هەن لە ڕۆژئاوا تەهمیش کراون و هەر لایەنێکی سیاسیش تەعبیر لە کۆمەڵێک خەلکانی ڕۆژئاوای کوردستان دەکەن. جا مەرەمم ئەوەیە کە مستەڵەحەکە زۆر وازەحە ئیرادەی گەلی کوردستان تەعبیر لە کۆمەڵە خەلکانی ڕۆژئاوای کوردستان دەکەن کە بەشدار بن لەو حکوومەتە. زۆر باشە سەیدا دڵشاد بەڵام ئەم جملەیەکی مەتاڵی ئێوە داواکەن ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوا کوردستان هەر کاتێ بڕیاری داواتە پرۆسێکی دیموکراسی و هەڵبژاردن بکرێەوە هێزەکان هەر هەمویان نوێنەرایەتی بکەن بەڵام ئێستا ئەم کانتۆنانە ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە. باشی نمونە کانتۆنی کۆبانیە ڕوبەڕووی هەڕەشە دەبێتەوە لە ژێر هەڕەشەدایە یعنی چیتە ئێستا بڕیار بدەن ئایا پرۆسەیەکی دیموکراسی بچەسپێنن خەڵک دەنگ با بزان چی هێزێک تعبیرە لەوان ئەمەیان بەدڵە خۆیان قەناعەتیان کردووە کە هێزێک نمایشەندەیان بکە ڕێڕەواتیان بکە ڕابەرایەتیان بکە ئیتر بۆچی ئێوە لێرەوە دەڵێن دەبێ هێزەکان و کۆمەڵێک هێز
بەڕێیانەوە بەرێ. ئەگەر مەرەمت پارتی بێ لەو کۆبوونەوەی کە ئێستا لە دهۆک دەکرێت لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستان کە لەژێر چاودێری بەڕێز مەسعود بارزانی کە سەرروکی هەرێمی کوردستانە، سەرروکی هەرێمی کوردستان بە وازحی بە ئەوانیان گوتووە ئەگەر ئێوە پێکەوە بن بۆ ئێمەش ئاسانترە کە بتوانین زووتر و باشتر و خێراتر کومەکی هاوپەیمانی نێودەوڵەتی هەم لە ڕۆی چەک و تەقەمەنی هەم لە ڕۆی هەموو ڕۆیەکی سەربازی هەمیش لە ڕێگەی مرۆی بۆتان بێنین. ئەگەر ئێوە یەکیش نەبن ئەوە خۆم من هەر لەسەر خەت دەبم و هاوکاریتان دەکەم. ئەوەی کە لای ئێمە مەبەستە ئەوەیە کە ئێمە دەمانەوەی هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوا لە خۆبەڕێوەبردن و لە بەرگریکردن لە خاکی ڕۆژئاوا و دش بە داعش و هەر گروپی پێکەوە بن بۆ ئەوەی زۆر باشە. کاک دڵشاد لە ئێستادا بە وازحی ئەمەم پێ بڵێ لە ئێستادا ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان جەنابەت ئەندام پەرلەمانی ئەو حیزبەی ئیعتراف بەو کانتۆنانە ناکەن لەم کاتەیە؟ سەیدا دڵشاد دیارە پەیوەندیمان لەگەڵ سەیدا دڵشادا پچرا هیواداری وەریگرینەوە بۆ وەڵامی ئەو پرسیارمان باتەوە. کا قادر ئێوە دەڵێن ئێمە وەکو پەرلەمان ئەمانەوێ حکومەت مولزەم کەین بەوەی کە هاوکاری معنەوی و مادی و سەربازی کانتۆنەکان بکە و بە تایبەتی کۆبانی. لادوانیە ئەمە شتێکی قورسە بارێکی قورسە ئەیخەنە سەر شانی حکومەت. حکومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی دنیایەک شەڕ بۆتەوە، هەر لە شنگال و زومارەوە بۆ جەلەولاو بۆ باشووری کەرکووک، لە ڕووی ئابووریەوە خۆ دەزانی قەیرانی دارایی هەیە. یعنی تەنا ئەمە وروژاندنێکی عاتفی شەقامی کوردی نییە بۆ ئەوەی کە ئێمە پێویست بە مولزەمەکەین حکومەت بەمە کە بەم کارانە هەڵسێ. ئەی وڵاتی چووکو ئەمریکا خاڵێکی تر وڵاتی چووکو ئەمریکا ناتوانێت تورکیا قەناعەت پێ بکە. پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێم چۆن ناتوانێت وڵاتێکی وەکو تورکیا قەناعەت پێ بکە کە دەواازێ بکاتەوە بۆ کۆبانی؟ بەڵێ وەڵابەر لەوە بۆ ئەوەی لێکدانەوەی جیاواز بۆ ئەو بڕیارەی پەرلەمانی کوردستان تایبەت بە بڕگەی یەکەمی بڕیارەکە نەکرێت. ئەوەی کە کاک دڵشاد وتی ئەما لە چوارچێوەی بڕیارەکەدا نەهاتووە. طبعا من تاکید لە یەکریزی هێزە سیاسیەکانی کوردستان دەکەمەوە چ لە ڕۆژاوای کوردستان بێ، لە باشوور بێ، لە ڕۆژهەڵاتی کوردستان بێ یا لە باکووری کوردستان بێ، یەکریزی لە هەموو پارچەکانی کوردستان و یەکریزی کوردستانیش دواتر گرینگە. بەڵام لە بڕیارەکە ئەوەی دوێنێ لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا بەدەق ئەوە نەهاتووە ئێمە کاتێکدان دەنێن بە کانتۆنەکانیان ئیدارەی خۆجێی لە ڕۆژاوای کوردستان وەختێک یەکریزی هەبێ. وە لە هەمان کاتدا ئەم کانتۆنانە هەڵتۆقی و بەرهەمی خوێنی شەهیدانن و بەرهەمی جەنگاوەری و بەرخۆدانی و قارەمانیەتی شەڕڤانانن، بەرهەمی ئیرادەی خەڵکی کوردستانن لە ڕۆژئاوای کوردستاندا. ئەمە لەلایەک لەلایەکەوە خۆی ڕاستە لە ئێستادا پێدا تەشکیلی کانتۆنەکانی کردووە، بەڵام ئەگەر ئێمە بەواقعیش سەیری گۆڕەپانی سیاسی و گۆڕەپانی سەربازی ڕۆژئاوای کوردستان بکەین تەنها پەیەدەیە کە هەم پێگەی سیاسی هەیە و هەم ڕەمزی جەماوەری هەیە و هەمیش پێگەی سەربازی هەیە لە ڕاستیدا. ڕاستە ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا کە لە 11 لایەنی سیاسی پێکاتووە لەوێ وەکو هێزی سیاسی بوونیان هەیە کە هەرێمی کوردستان ئەبێ کارێکی وا بکەین هەمومان و کارێکی وا بکەین کە ئەم هێزانە لەناو خۆیاندا تەباو کۆک بن بۆ ئەوەی کە بتوانن باشتر ینی بەرگەی هێرشی داعش و دوژمنان بگرن و باشتر بتوانن کاروانی خەبات بگێنە دوام. زۆر باشە لەگەڵەوەدا ئەم ئەنجومەنی کوردی سووریا باشە زۆر باشە کا قادر زۆر باشە کا قادر ئێوە دەڵێن هەمومان پاڵپشتی یەکگوتاری و یەخطابین بۆ ئەوەی بەهانای کانتۆنەکان و بەهانای گەلی کوردەوە بچین لە ڕۆژاوای کوردستان. بەڵام دوو ئەندام پەرلەمان کە دوو ڕۆژە موناقەشە دەکرێت لە هۆڵی پەرلەمان هەر یەکەتان ڕێک دەڵێن ئەوەڵێ ئێمە دانماناوە بە ئیرادەی گەلی کول لە ڕۆژئاوا و خۆیان بڕیار دەدەن و ئامادەنین لە ئێستادا
دان بە کانتۆنەکان ئەبرین چونکە ئەوە تعبیر ناکات لە هەموو هێزە سیاسەکانی کە لە ڕۆژئاوای کوردستانە هەن جەناب دەڵێ ئەوە نەتیجەی پەیدا خۆی لەوێ جەماوەری هەیە پاڵپشتی هەیە شۆڕژێڕن ئەوان بۆیە خەڵک ئەوانی کردووە بەڕابەتی و کانتۆنانە یعنی لەناو پەرلەمانە تا ئێستا خۆتان ساغ نەکردوێتەوە کامتان ڕاستن باکی ئێمە پێویست ناکات تەڕەفگیری بکەین بەڵام واقعەکە و دیارە لە ڕاستیدا بۆی دووبارە ئەمەی دێڵێم دووبارەیە بەڵام ئێمە لە پەرلەمانی کوردستان وتومانە پاڵپشتی لە ئیرادەی گەلی ڕۆژئاوای کوردستان دەکەین لە هەر شێوازێکی خۆبەڕێوەبردن دابن یعنی نەوتراوە کە ئەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێ دواتر تەشکیلەی کانتۆنیان هەر جۆرێکی کای هەرکەرێکی کە ئیداری بکرێ و نەشوتراوە کە بەو مەرجەی کە یەکریزی لە ناو هەموو هێزە سیاسیەکاندا هەبێ و هەموو هێزە سیاسیەکان بەشداری بکەن لە کانتۆنەکان یا لە ئیدارەکە لە ئیدارەکردندا بەڵێ لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان زۆر بەشێک لە پەرلەمانتاران و لە راپۆرتی شاندی پەرلەمانیش کە تۆمار نووسی بوویان هاتبوو کە ئەبێ وەختێک حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەی فەرمی بکات لەگەڵ ئەم کانتۆنانە ئەگەر ئەوان ینی وەختێک مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستانیان وابەستە کردبوو بە پابەندبوون بە ڕێکەوتنامەی هەولێرەوە ئێمە لەگەڵ لە بەرچاوگرتنی گرنگی ناوەڕۆکی ڕێکەوتنامەی هەولێر و گرنگی یەکریزی هێزە سیاسیەکان لە هەرێمی لە ڕۆژئاوای کوردستان و پارچەکانی دیکە بەتایبەت قسە لەسەر ڕۆژئاوای کوردستانە وتمان ناکرێ ئێمە مەرج بۆ هێز و لایەنە سیاسیەکانی کە داخلین لە بەرامبەر زۆر باشە کاکادر ئێوە وەکو فراکسیۆنی سەوز زۆر باشە ئەرکێکی نەتەوەییە و ئەرکێکی نیشتیمانیە زۆر باشە پێشەوانەی دەستوری هەمیشەیی عێراقیش نییە من لەسەرەوەش دەمویست قسە بکەم باشە کاکادر وەڵامی ئەو پرسیارەشم نەداوە لای وەڵامی ئەو پرسیارە بەڵام ئێستا ئێوە وەکو زۆر باشە کاکادر ئێوە وەکو فراکسیۆنی سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو پەرلەمانە دانتان ناوە بە کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان هەرسێ کانتۆنەکە ئێمە نەک ئێمە وەکو فراکسیۆنی سەوز پەرلەمانی کوردستان دانی ناوە بەوەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان دەگوزارێ ینی وتم دانمان ناوە بەوەی کە ئێستا کوردانی ئەوێ لە هەر شێوازێکی خۆبەڕێوەبردن دابن نەک بۆ داهاتوو نییە بۆ ئێستاە وەڵامەکەی من بە مەتاتی با نەگاتەوە بینەر ئێوە وەک پەرلەمان وەک فراکسیۆنی سەوز وەک پەرلەمانی کوردستان ئەگەر گەورەتریکەم لە هەموو فراکسیۆنەکان قەرارتانە دانتان ناوە بە کانتۆنەکان بە هەرسێ کانتۆنەکە بەم وشەیە جوابم بەرەوە بەڵێ ئەمە دانانە ئەمەی پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە لە دوای مسادەقەکردنی لە دوای بڵاوبوونەوەی لە وەقاعی کوردستان دانانە بە کانتۆنەکان زۆر باشە کاقادر وەرمان گرت و من ئەمەوێ ئەوەش وەڵامەکەی تۆ وەرگریەمەوە لای یا هەرێم یان دەوڵەتی کوردی ئەگەر لە سەردەستی هەر شخصێ یاری هێزێکی سیاسی دروست بێ ئەرکی هەموو تاکێکی کوردستانەکە نەک داننێ بەڵکو ئەبێ سوپاسگوزار بێ بۆیە زۆر باشە ڕۆژئاوای زۆر باشە سەیدا دڵشاد ئەچمۆ لای سەیدا دڵشاد لە دۆک سەیدا دڵشاد ئەڵێ پەرلەمانی کوردستان لە بڕیارەکەیە لە موناقشەکانە بە وازەحی وتوێتی دانپێنان بە کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان هەرسێ کانتۆنەکە بەڵام جەناب دەڵێ ئەمە مەرحەلەی دووەمە ئەمەمان بۆ ڕوونکەرەوە پەرلەمان دانی بە کانتۆنەکانە ناوە برای بەڕێزە من ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان نیم بۆ ئەوەی کە لە جیاتی ئەوان قسە بکەم باش ڕای ئەوان بڵێن بەڵام وەکو پەرلەمانتارێکی پارتی ئەمە بووچوونی منە اعترافکردن شتێکە و پاڵپشتیکردن شتێکی ترە برای بەڕێزم ڕاستە ئێستا وەکو دیفاکتۆ ئەو حدودەی کە لەلایەن سایکس پیکۆوە ڕسم کراوە بە تایبەتی لە بینی سووریا و عێراق نەماوە بێژگەلەوە نە سووریا سیادەی ماوە ئێستا نە ئەو سیادەی کە لە عێراق هەیە بەم هێزەیە بەو قووەتەیە ڕاستە لە ڕووی دیفاکتۆوە ئێستا ئێمە دەتوانی زۆر شت بکەین بەڵام لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاساییەوە اعترافکردن بە کانتۆن یان بە هەر شێوازێکی تری خۆ بەڕێوەبردن لە دەرەوەی هەرێمی کوردستان چ لە ڕۆژئاوا بێت باکۆر بێت ڕۆژهەڵات بێت هەر جێگایەکی تر بێ
ئەمە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پاڵپشتی ئەو شێوە ئیدارەیە دەکەین کە ئێستا لەو دۆخەی کە ئێستا لە ڕۆژئاوادایە چونکە ڕۆبەڕۆی هێرشێکی هاوبەش بووە ڕۆبەرووی دژمنێکی هاوبەش بووە چۆن لەوێ هێرش دەکرێتە سەر کوردی ڕۆژئاوا لە باشووریش ئەم هێرشە هەیە ئێمە لە سەرەتاوە لەسەر خەت بووین بۆ پاڵپشتیکردنی کوردانی ڕۆژئاوا ئێمە وەکو ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان پرسیارمان ئاڕاستی تۆ نەکردو وەکو ئەندام پەرلەمانێ ئەندام پەرلەمانیش خاوەنی پێگە و مووقعی تایبەتی خۆیەتی بۆ ئەو حیزبە کە نوێنەرایەتیەکە پرسیارەکەمانەوەیە کا قادر ئەڵێ بڵێ پەرلەمان دانی بە کانتۆنەکان ناوە بە هەر سێ کانتۆنەکە جەنابەت ئەمەمان بۆ ڕوونکەرەوە ئایا دانی بە کانتۆنەکان ناوە یان دانی بە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان داوە پاش ئەمە اینجا کانتۆنەکان کە نوێنەرایەتی هەموو حیزبە سیاسیەکان بکە آخر جارێکی تر دووبارە دەکەمەوە دەمەوێ بۆم تعریف بکەن کە ئیرادەی گەل چییە بۆ جەنابیش تۆ بۆ کاکقادریش کاکقادر ئاماژەی بەوەیدا کە پەیەدە خاوەن پێگەیەکی جەماوەری هەرە زۆرە لە ڕۆژئاوا و ئەمە کەمکردنەوە نییە لە شانی پەیادەیان هەر هێزێکی تری سیاسی لە ڕۆژئاوایان هەر پارچەیەکی تری کوردستان بەڵام ناساندنی حەجمی هەر لایەنێکی سیاسی لە ڕێگەی گەلەوە دیاری دەکرێت و بۆ نمونەش لە ڕێگەی هەلبژاردنەکانەوە دیاری دەکرێت جارێ لەوێ هیچ هەلبژاردنێک نەکراوە هیچ پرۆسە و لە ڕێگەی دەنگدانەوە سندوقی دەنگدانەوە ئەم کانتۆنانە هەل نەبژێردراون بۆ ئەوەی بزانین کە حەجمی پەیەدە چەندە حەجمی مەسەلەن پەدەکەسە چەندە حەجمی لایەنەکانی تری سیاسی لەوێ چەندن ئەوەی کە من خوێندنەوەم بۆ ئەم بڕیارەی یەکەمی پەرلەمان ئەوەیە کە پاڵپشتیکردنی ئیرادەی گەلی کوردی ڕۆژئاوا ئەوەیە کە بە پرۆسەیەکی دیموکراسی بە ڕێگەی سندوقی دەنگدان ئەم کانتۆنانە یان ئەم ئیدارە مەحەلیە یانیش مەسەلەن هەرێمێک لە ناو سووریادایە هەر شێوەیەکی خۆبەڕێوە بردن بێ دەبێت لە ڕێگەی ئیرادەی گەلەوە بێ و ئیرادەی گەلیش لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە زۆر باشە پەیامەکە و گەیشت کا قادر بینەوە سەر مەسەلەی خاڵە ئەساسیەکانی کە لە یادداشتەکەی پەرلەمانە لە بڕیارەکەی پەرلەمانە باسی لێوە کراوە باز لەوە دەکرێت کە وەڵامی ئەو پرسیارەم بدرێتەوە کە دەڵێن ئێمە هەوڵ بدرێ فشار بخرێتە سەر وڵاتێکی وەکو تورکیا دەواازە بکاتەوە بۆ کۆبانی هەفتەی پێشوو نێردراوی نەتەوەی گرتوەکان بۆ سووریا داوا لە تورکیا دەکا کە دەواازێ بکاتەوە بۆیە بەهانای کۆبانیەوە بچین تورکیا تا ئێستا گوێی لەم داوایە نەگرتووە حکوومەتی هەرێم لە توانایدا هەیە ئەم فشارە بێت نەخیر حکوومەتی هەرێمی کوردستان کارتی گوشاری لە چنگدایە بەڵام ناتوانێت گوشارێکی ئەوها دروست کات کە تورکیا ڕێگە بە هێزی پێشمەرگەی کوردستاندا لەو دەواازەیە کە جێشی تورکی تێدا مۆڵ کراوە و ڕوبەڕووی ڕۆژئاوای کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان داخل بێ ئەمە جگەلەوە ئەمە تاکو ئێستا ئەمریکا و هاوپەیمانانی دژی تیرۆر نەیانتوانیوە کە تورکیا بێنە سەر ئەو خەتەیان ئەو هێڵەی کە لەگەڵیاندا ڕوبەڕووی داعش بێتەوە کە گروهێکی تیرۆریستی نێودەوڵەتیە تەنانەت لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆی عێراقیش قسە لەسەرەوە دەکرێت کە تورکیا داعش ئاراستە دەکات یاخود تاکو ئێستا هەڵوێستی سیاسی تورکیا ڕوون نییە لە بەرامبەر داعشدا ئەمە لەلایەکەوە پەرلەمانی کوردستان ئەمەی نەکردووە بە بڕیار کە ئەبێ تورکیا ڕێگە بدا بە هێزی پێشمەرگەی کوردستان تا لە سنووری تورکیا سووریا داخڵی ڕۆژئاوای کوردستان بێ بۆ پاڵپشتیکردن لە
کۆبانێ و ڕۆژاوای کوردستان بەگشتی و ئەمە لە پەرلەمان نە بە ڕاستپاردا و نە بە بڕیاریش دەرچووە بەڵام لە چوارچێوەی راپۆرتی شاندی پەرلەمانیدا هاتبوو کە داوا بکرێت لە دەوڵەتی تورکیا کە ڕێگە بدا بە هێزی پێشمەرگەی کوردستان یعنی ڕێگە بدا بەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان داخل بێت لە سنووری تورکیا سووریاوە بۆ ڕۆژ ئاوای کوردستان بەڵام وەکو وتم ئەمە نە بە بڕیار و نە بە ڕاستپاردا زۆر باشە و نەخرایە دەنگدانیشەوە چونکە من پێم وایە کە ئەمە لە تورکیا چاوەڕوان ناکرێت کە ڕێگە بدا بە هێزی پێشمەرگەی کوردستان چونکە هەمووان ئاگادارین کە هەڵوێستی تورکیا و ئەو ئاستەنگانەی کە بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان دروستی دەکات چۆنن ئێستا تورکیا لە سنوورەکان کوردانی ڕۆژاوای کوردستان دەگرێت و تورکیا ئامادە نیە کۆمەک پێشکەشکاوە تەنانەت ئامادە نیە ڕێگە بە هاوپەیمانانی دژە تیرۆر بە ئەمریکا و ئەو دەوڵەتانە بدا کە بنکەی ئەنجەرلیگ یا خاکی تورکیا بۆ هێرشی ئاسمانی لە دژی داعش بەکار بهێنرێت جگە لەوەش کە تازەترین لێدوانی سەرۆکوەزیرانی تورکیا ئەوەیە کە ئەڵێ هیچ ینی بەواقعی دەڵێ هیچ کوردێک بۆی نیە لە سنووری تورکیا سووریا لە سنووری تورکیاوە داخل بێ بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی داعش تەنها زۆر باشە ناویان ناوە ئۆپۆزیسیۆنی زۆر باشە زۆر باشە کاقادر زۆر باشە نقطەی کۆتایی ڕستەکان بووتەوە زۆر زۆر سپاس ماوەی بەرنامەکە نەماوە زۆر زۆر سپاس ماوەی بەرنامەکە نەماوە کاقادر دواپەیام کاک دڵشاد بەڵێ دواپەیام و دواڕستە و چییە؟ دوا پەیامم ئەوەیە کە داوا لە هەموو هێزەکانی سیاسی ڕۆژئاوا دەکەم ئەوانەی کە ئێستا لە دهۆکن و ڕەنگە تا ئێستاش لە کۆبوونەوەی بەردەوامدا بن بگەنە ڕێککەوتنێک بۆ چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئەم دژمنەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستاندایە کە پێی دەڵێن داعش لە ڕووی سەربازیەوە پێکەوە چۆن بەرەنگاری ببنەوە دوام لە چۆنیەتی شێوازی خۆ بەڕێوەبردن ئەوەش یەکلایی بکرێت لە ناو خۆیاندا بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی باشتر سەرەدەری لەگەڵ ئەم دۆخەی کە ئێستادا هەیە زۆر باش و لێرەوە دەمەوێ سوپاسی هەولی سەرۆک بارزانی بکەم بۆ ئەوەی کە لە سەرخەت بووە بۆ پشگیریکردنی کۆبانێ بە شێوەیەکی تایبەتی و ڕۆژ ئاواش بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئەو گورزە سەربازیانەی کە لەلایەن هاوپەیمانانی نێودەوڵەتی و زۆر باشە سەر مۆڵگەکانی داعش سەیدادڵشاد زۆر سپاس دەکەین زۆر سپاس دەکەین بینەرانی بەڕێز پاژ وچانێکی کورد هەر خۆم دێمەوە